بۆ گفتوگۆکردن لەبارەی پرۆژە یاسای نەوت و گاز لە سۆدیۆ میوانداری بەڕێز سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. بەڕێز سیپان عەزیز بەخێربێت. زۆر سپاس. سوپاس بامەدەبوونت. مشتومڕی سەرەکی لەبارەی پرۆژە یاسای نەوت و گاز لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان لەسەر چییە؟ لەسەر کۆمپانیاکانە، لەسەر هەناردەی نەوتە، لەسەر چییە؟ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئەو کاتتان باش. یاسای نەوت و گاز طبعاً یەکێکە لە گرنگترین ئەو یاسانەی دەکرێت لە عێراق دەربچێت کە موثرترین قانونە لەسەر عیلاقاتی بینی هەولێر و بەغدا. ڕەنگە بتوانین بڵین کە نەبوونی یاسای نەوت و گاز هۆکاری ئەو هەموو کێشە و کەلەکەبوونی کێشەکانە لە بینی هەولێر و بەغدا. بۆیە ئەم قانونە زۆر گرنگە، دەکرێت لە یەک کاتدا یانەوە تا دەرچوونی قانونەکە بە یەکجاری زۆرینەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا کۆتایی بێنێت. ئەگەر بێت و قانونەکە ڕنگدانەوەی دەستور بێ، بەڵام ئەگەر ڕنگدانەوەی دەستور نەبێ، ڕنگدانەوەی مرکزیت بێ لە ئەنگری پێوە دیار بێ، ئەوە بە پێچەوانەوە کە قانونەکە کێشەکان لە نێوان هەردوو تەرەفە قوڵتر دەکات. ئێمە لە خلالی 20 ساڵی ڕابردوودا چەندین جار هەوڵ درراوە کە ئەو یاسایە پەسەند بکرێ. لە ساڵی 2007 بڕیاروا بوو پەسەند بکرێت کە نەکرا. 2011 جارێکتر مەسودە و ڕەشنووسێکی تر ئامادەکرا. ئێستاش خەریکن ڕەشنووسێکی تر ئامادە دەکەن. ئەوەی ئێمە وەکو پارتی دیموقراتی کوردستان یان باشتر وایە بڵێم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە دەبێت ئەم یاسایە ڕنگدانەوەیەکی دەستوری هەبێت و ڕنگدانەوەیەکی فدرالی تێدا بەرجەستە بکرێت. بەڵام بەشێکی لایەنە عێراقیەکان ڕۆیایان پێچەوانەی ئێمەیە، ئەوان پێیان وایە یعنی ڕۆیای ئەوان جۆرێک لە مەرکەزیەتی پێوە دیارە. بۆیە ئەمە خاڵی ناکۆکیە لە نێوان هەردوو تەرەف لەسەر یاساکە. ئەو پرۆژە یاسایی کە ئێستا لە ئارادایە پشتبەستنە بە دوو پرۆژە یاساکەی ڕابردوو یاخود بەیەکییان یانەوە تا حکوومەتی عێراقیەکی ئامادە کردو، حکوومەتی هەرێمی کوردستانی شتێکی ئامادە کردو. مەسەلەی ئەوەی کە ئێستا هەیە 2023 هەردوو تەرەف ڕۆیای خۆیان هەیە، هێشتا ڕەشنووسێکی ماحەت نییە. هی هەرێمی کوردستان هەیە خۆی ڕەشنووسی هەرێمی کوردستان. بەڵێ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیای خۆی هەیە. ئێمە لەگەڵەوەدانین ئێمە ڕەشنووسێکمان هەبێ ئەوانیش ڕەشنووسێکیان هەبێ. نەخێر چونکە ئێمە نامانەوێت لە چوارچەوەی دەستورا دەربچین. بۆ ئەو مەوزوعەش مادەی 112 دەستوری هەمیشەی عێراق هەیە کە باس لەوە دەکات حکوومەتی ئێتحادی لەگەڵ معەن حكومة الأقليم الكردستان ومحافظات النفطي غير منتظمة في أقليم الكردستان بيكوا دبي ياسا كآمادة بكن مسودة آمادة كن. يعني أما مشاورة نية، أما بجداري بيكردن نية، أما تنسيق كردنيج لقالي نية. يعني هرم بيتو ياسا كآمادة بكات حكومة عراق الرأي خوي بلا يعني جبه بيتشاونا وحكومة فدرالي بيد ياسا كآمادة بكات إما حقي الرئيدان ما نبي حقي تهبيني ما نبي نەخێر بە پێی نەسیب دەستور دەبێ هەردوو تەرەفەکان بە یەکەوە یەک ڕەشنووس ئامادە بکەن. کەواتە ئەوەی لە ئێستادا هەیە وەزارەتی نەفتی عێراق ڕۆیای خۆی هەیە، حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕۆیای خۆی هەیە. دەبێ هەردوو تەرەف لەگەڵێک کۆ ببنەوە بە یەکەوە یەک ڕەشنووس ئامادە بکەن کە جێگای ڕەزامەندی هەردوو لاو بێ. بەڵێ بڕیارەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغداکە بۆ ئەنجامدانی ئەم کۆبوونەوە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەوزوعی نەفت و گاز بڕیارەوە بۆ ئەمڕۆ سەردانی بەغدا بکە. بەڵام بەداخەوە وەزیری نەوتی عێراق دکتۆر حەیان تووشی کارەساتێک بوو. لێرەوە سەرخۆشی لە بەڕێزیان دەکەین کە باوکی کۆچی دوایی کرد لە کاتی ناشتنی تەرمی باوکیان لە نەجەف الەشرەف لە گەڕانەوە کچەکەی و خوشکیشی تووشی ڕووداوی هاتوچوون گیانیان لە دەستداوە. بۆیە ئەم کارەساتە ئیشاڵە دووە ناخۆشییان بێت حتمما تەسیری لەسەر ئەو چوونیشاندەکە هەبووە. بۆیە چوونیشاندەکە دواخرا ئیتر چاوەڕێ دەکەین تا بەڕێزیان لەم کۆستە تەواو ببێت و بگەڕێتەوە سەر ئەرکی خۆیان. بەڵێ لەبارەی ئەوەی کە ئەوەی لە یاسای بودجە ڕوویدا ڕوونەداتەوە جارێکی دیکە کورد ئەوەی بەسەر نێت کە بەسەری هات چ کۆدەنگێکی لایەنەکان هەیە لە بەغدا؟ ئەوەی لە موازنەدا ڕوویدا کارەساتێک بوو بەداخەوە کە پەرتەوازەی نێوماڵی کورد ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی کە ناحەزانی کوردستان بتوانن ئیرادەیەکی شۆڤێنی و مەرکەزی بەسەر ئەو مادانە پێوەستن بە کوردستانە بسەپێنن.
بەشداری نەکردنی برادرانی یەکێتی لە شاندی حکوومەت و بەدوای ئەویشدا دیفاع نەکردن لە نەسی حکومی ئەو ڕێککەوتنێک کە هەردوو حکوومەتەکان لەسەری ڕێکەوت بوون و اینجا هێنانی کۆمەڵێک داواکاری تر لەلایەن برادرانی یەکێتیەوە ئەمانە هەمووی یارمەتی دەربوو کە ئەوانەی دەیانەوێت زاربە لە هەرمی کوردستان بوەشێنن بتوانن ئیرادەی خۆیان فەرزکەن لە موازنەدا بۆیە ئێمە دەبێ برادرانی یەکێتی ببینن ئەمڕۆ کە موچە دواکەوتووە کێ سەبەب بوو. ئێستا لەبارەی و پێشنیازی حکوومەت هەرێمی کوردستان هەیەی بۆ یاسای نەوت و گاز کە بڕیارە کۆ بێت و هەردوو لا پێکەوە حکوومەتی فدراڵ و هەرێمی کوردستان ڕەشنووسی ئامادە بکەن لایەنە کوردیەکان کۆکن یەکێتی ئاگاداری پێشنیازەکەی یاننا مەوزوعەکە ئەوەی کە بەیەکەوە ئامادەکردن ئەمە پێشنیازی پارتی نییە ئەمە نەسی دەستورە مادەی 112 دەستور بڕکەی دووەم بە ڕاشکەوانە ئیشارەی بەوەدەوە دوو بڕگە هەیە کە باس لە حقولی حالیە دەکرێت ئەوانەی کە لە پێش پەسەندکردنی دەستوری عێراق لە 2005 ئەو حقوڵانە هەبوون لە عێراقدا دەڵێ ئەو حقلانەی کە هەیە واتە پێش 2005 دەبێت حکوومەتی ئیتحادی لەگەڵ هەرێم و محافظاتی غیر منتەزمەی ئەقلیم بەیەکەوە ئیدارەی ئەم کێلگە نەوتیانە بدەن کەواتە ئەوانەی کە لە دوای ئەو حەقلە نەوتیانە یان ئەو بیرە نەوتیانەی کە لە دوای 2005 دێنە ئاراوە باس نەکراوە کەواتە ڕاستەوخۆ دەبێتە دەسەڵاتی لامەرکەزی بۆ هەرێم و بۆ پارێزگا بەرهەمهێنەرەکان بۆیە ئەمە دەسوورێک لای کردوتەوە کە دەبێت هەردوو تەرەف بەیەکەوە وشەی معان بەکاراتوە نەباس لە مشاورە کراوە نەباس لە تەنسیق کراوە کەواتە معان دەبێت بە یەکسانی و بە تەوازنی هەردوو تەرەف نەفسی مافیان هەیە لە ئامادەکردنی ڕەشنووسەکە و دەبێت لە ئەنی کوردی متەفق بن لەسەر ئەوەی چونکە ئەزمموی ڕابردوو پێماندا لە هەر کات کوردیەک ڕیز نەبووە زەرری گەورەمان کردووە من پێم وابێ ئەگەر لە مەوزوعی پەسەندکردنی موازنەدا یەکێتی لە جیاتی هێنانی کۆمەڵە پێشنیارێک کە پەیوەست بوو بە سلەیمانی بیاد بە لەگەل پارتی دیفاعی لە نەسی حکوومەت کرابە ئەو مادانەی پەیوەستن بە هەرێمی کوردستان لە پەرلەماندا بەو شێوازەیە نەدەشێوێنران کاوا بێت دەتوانین بڵین لە کۆبنەوەکانی داهاتوودا ئەوەی کە بەدیتان کردو لەلایەن حکوومەتی عێراق و وەزارەتی نەوتی عێراقەوە ئەگەری ئامادەکردنی ڕەشنووسەکە دێتە ئاراوە یاخود جارێ زەحمەت خۆی لە مینهاجی وزاریدا هەیە لە پەرلەمان دەنگ لەسەر ئەو مینهاجەدرا کە دەبێت لە خلالی 6 مانگدا یاسای نەوت و گاز پەسەند بکرێ هەرچەندە 6 مانگ تێپەڕیوە بەڵام عذر هەیە ئیتر مەوزوعی یاسای انتخابات هەبوو موازنە هەبوو ئیتر ئەو زروفەی کە پێش پێکهاتنی ئەم کابینەیە زروفێکی سەعب و قڕز بوو بۆیە یعنی ئاساییە کە فترەیەکی کەم دووا بکەوێت 6 مانگ نەبێ بە 8 مانگ بێ بە ساڵێک بێ تێپەڕ نەبێ بەڵام ئەم مەوزوعە ئیتر دەبێ چارەسەر بکرێ ناکرێت عێراق وڵاتێکی دیموکراتی بێ و وڵاتێکی فدرالی بێ کەچی نە یاسای نەوت و گازی فدرالی هەیە نە یاسای محکەمەی ئیتحادی فدرالی هەیە نە هێشتا ئەنجومەنێکی اتحادیان ئەنجومەنێکی فدرالی لە عێراق بوونی نییە هەموو ئەوانە ماوەی 20 ساڵە فدرالیەتیان لە عێراق بردوتە ژێر پرسیارەوە هەموو ئەمانەش وای کردووە کە هەندێک لە پێکهاتەکانی عێراق زۆر جار هەست بە خوڕانی مافیان بکەن یان ڕوبەڕووبوونەوەی زۆڵم وستەم بکەنەوە بۆیە ئەو یاسایانە زۆر ضروریە لە زووترین کاتدا پەسەند بکرێت بۆ ئەوەی ئێمەش بە واقعی هەست بکەین کە وڵاتێکی فدرالیە و هەموو تاکیکی کوردیش وەکو تاکیەکانی تری عێراقی مافی خۆیان هەیە لە وڵاتەدا بەڕێز سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە ستودیۆ ئامادە سپاس بۆ ئامادەبوونتان.